بە دەستپێشخەری ناوەندی وەرزش و لاوانی بابان و ناوەندی وەرزش و لاوانی گۆیژا لە گەلەری مۆزەخانەی شاری سلێمانی پێشانگایەکی شێوەکاری بۆ ژمارەیەک لە بەهرەمەندان کرایەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمان دەداتێ. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە ئێوە ڕۆژی جلی کوردیتان پیرۆز بێ. سەوسان ئێستا ئێمە لە گەلەری مۆزەخانین لە شاری سلێمانی ئەمڕۆوە خۆت ئاماژەت پێکرد لەلایەن ناوەندی وەرزش و لاوانی گۆیژە و ناوەندی وەرزش و لاوانی بابانەوە پێشانگایەکی شێوەکاری بۆ ژمارەیەک لە بەهرەمەندان کراوەتەوە. من پێم خۆشە گفتوگۆی زیاتر دەربارەی پێشانگاکە لەگەڵ بەڕێز عەبدولنەجم بکەین کە بەڕێزیان بەڕێوەبەری ناوەندی وەرزش و لاوانی گۆیژەن. کاک عەبدول سڵاوت لەبێ بە ئەرک نەبێ بفەرمووتێرە زۆر سوپاس دەکەم. بیرۆکەی نمایشکردن یاخودکردنەوەی پێشانگایەکی لەم شێوەیە لەلایەن بەڕێستانەوە لە چێوە سەرچاوی گرتووە؟ زۆر سپاس، سەرەتا زۆر بەخێر بن. بێگومان دەبینین زۆری لە ڕۆژی جلی نەتەوەی کوردیە بە جلی ئاڵاوڵای کوردی و خۆیان نەپۆشن یا مەراسیمێک ڕێگەخانیان شیرینی خواردنەوەیەک دەکەن. ئێمە پێمان باش بوو ئەم پێشانگای شێوەکاری وێنەیە بخەینە ڕۆژی جلی نەتەوەی کوردی لەگەڵیشیە 8 مارس. دەمویستمان چالاکێکەکەی ئێمە جیاوازتر بێت لە چالاکەکانی تر. دەبینین لەناو تابلۆکانە هی ئەو بەهرەمەندانی کە تیا بەشداریان کردووە زۆری نەیان بە وێنەی ژنان بەشداریان کردووە. ئەمەش دەلالەت لەوەی کە ئێمە جیاوازتر ئەم بۆ نێمان کردوێتەوە. کێن ئەو بەشداربوانەی کە لەم پێشانگایەدا بەشداریان کردووە؟ کۆمەڵێک گەنجی شاری سلێمانین زۆریان هەیە یەکەم جارێتی ئەوە بۆ خۆی تووشی خۆشیەکی کردو بۆ یەکەم جار لە پێشانگایەک بەشداریەکە. هەروەها تیاشمانایە چل پێشانگای کردوێتەوە. هەر پێی خۆش بوو لەگەڵ ئەو بەهرەمەندانەیە بەشدار بێت. تا چەند گرنگە کردنەوەی پێشانگای لەم شێوەیە هاوبەش بە تایبەت کە ئێوە وەرزش و لاوان و گرنگی بە بواری هونەر دەدان؟ لە ڕاستیە ناکرێت لایەنەکانی هونەر فرامۆش بکرێت. شێوەکاری هەستەکەین لە شاری سلێمانیە بەرەو کاڵبوونەوە ئاچێت یان کەمترم پێشانگایانە دەکرێتەوە. ئەوەی دەبینین پێشەنگاکان هەموو دووبارەن، زۆر دووبارەیە، بەڵام لانی هوەری شێوەکاریش بۆ خۆی ماندووبوونێکی زۆری ئەوێ. کەسانی بەهرەمەند و هونەرمەند زۆر ماندووە بن. پێویستە ئەوانش بەناسرێن، پێویستە کارەکانیان نمایشکرێ، خەڵکێکی زۆریش بیان بینێت. ڕۆڵ و بەشداریکردنی خانمان لەم پێشانگایە لە چه ئاستێکدایە؟ بەداخەوە ئەکرێ بەڵام زۆر نییە. ئەوە نییە کە ئێمە چاوەڕێ بووین یان بە شێوەیەکی زۆر گونجاو نییە. بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ بەڕێستان. بەڵێ سەوسان من لێرە گەر دەرفەت هەبێ پێم خۆشە گفتوگۆ لەگەڵ خانمێکی بەشدار بووی ئەم پێشانگایش بکەم و باسێکمان لە کارەکانی خۆی بۆ بکات. خانمگیان بە ئەرێک نەبێ بفەرمووتێرە زۆر سپاس دەکەم. گەر بکرێ باسێکمان لە کارەکانی خۆت بۆ بکەی بە چەند تابلۆ ئەمڕۆ لەم پێشانگایە بەشداریت کردووە؟ ئێمە وەکو ناوەندی وەرزش و لاوانی بابان ئەمڕۆ بە بۆنەی بەهار و یادی جلی کوردیەوە و ڕۆژی 8 مارس و تەواوی بۆنەکان کە لە ئەم مانگی ئادارایە هەستاین بەکردنەوەی پێشانگایەک بۆ بەهرەمەندان و شێوەکاران. من خۆم وەکو فەرمانبەری ناوەندەکە بەشداریم کردووە بە 6 تابلۆ بەشدارم لێرە. تابلۆکانیشم زیاتر گزارش لە ئافرەت و بابەتی بەهارانەی کردووە. تا چەندێک دڵخۆشی هەم فەرمانبەری ئەم ناوەندەیت هەم بە کارە شێوەکاریەکانیش بەشداریت لەم پێشانگایە کردووە؟ وڵا دڵخۆشین بەوەی کە هونەر خۆی پەیامە، هیوادارین ئێمەش توانین پەیامی ژنانمان گەیان دەبێت و بتوانین لە ڕێگەی تابلۆکانمان گزارشمان لەو نەهامەتیانەی ژن کرد بێت. زۆر سپاس بۆ بەڕێزە دەستەکان نەخۆش بێ. بەڵێ سەوسان لە هۆڵی مۆزەخانە ئەمڕۆ تا کە بڵێن ئێوارە پێشانگاکە بەردەوامی دەبێت. لە ئێستاوە پێشانگاکە بەڕۆی بینەراندا کراوەتەوە ژمارەیەکی زۆر لە هونەرمەندی لە پێشانگاکە دەکەن. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانە.